زانا حسامەدین مامۆستایە و دانیشتووی قەزای دەربەندیخانە. پاشکاری مامۆستایی لە مارکێتێکی گوندی بانیخێڵانی قەزای دەربەندیخان زانا کاری کاشێری دەکات. ئەو چەند ڕۆژی ڕابردوو لە کاتی چوونە سەرکارەکەی زەرفێک دەدۆزێتەوە و بڕی 20,000 دۆلار و مۆڵەتێکی شۆفێری تێدا بووە و دوای گەڕان و سۆراخکردن دەیگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی. من لە پشتی مێزپارەم وەرەگرت و کاشێر ڕاستی کە بۆ ماوەی نیو دقە ڕاستی زۆر بێمەجار بووم لەوە بێمە دەرەوە بۆ دەروەی مارکی بوو دەروەی مێز لە پشتی مەزەوە بێ لێ بوو ماچوە زۆر قەرەباڵغ بوو سەردانکەری عەرەبمان هەبوو مەسەلەن ئەوە کوردمان هەبوو لەو کاتا دوو پاس هات بوو سەیرەکەم هاتمە دەرەوە بۆ ئێرە لەم لەو بەردەما عەلاقەیە کەوتبوو پێچێ و عەلاقە لەسەر ئەم بەڕادی ئەمی نەبێت کەوتبیرە خوارەوە ئێتە سەردانیکەرەکان و گەشتیارەکان و مەسەلەن ئەو کڕیارەکان هاتبوون مەجای ئەوان نەبوو کە مەسن پرژنە سەر و عەلاقات ڕاستی خۆشم نەمزانین چییە. خاوەنی مارکێتەکە دەڵێت زۆر هەستێکی خۆشمانێ و کاتێک دەبینین کەسێک لە ئێمە کار بکات شتێک دەدۆزێتەوە و بە ئەمانەتەوە دەیگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی. دڵنیاشین ئەو کارەی مامۆستا زانە متمانەمان لای هاوڵاتیان و کڕیاران زیاتر دەکات. هەستێکی خۆشمان هەیە چونکە ئەوە دەرخەری ئەوەیە کە پەروەردەی مامۆستازانەوە هەموو کارمەندەکانی ئێرە سپاس بەخوای گەورە هەم پەروەردەی عایلێ و هەم لایەنی دینیمان لاستێکی بەرزایە بەخواتەوە ئەوە کاریگەری ئەوەیە و بڵاوکردنەوەی مامۆستازانش دەرخەری ئەوەیە بۆی کە بزانین کە ئێمە لە چ ئاستێکین و چۆن دەستپاکی و ئیشەکانمانەکەین و مامۆستازانش خۆشی کەسایەتێکی بەخوات و بەهێزێ و مامۆستایەکی چالاکە و سپاس بۆخوا دەستپاکە. خاوەنی پارەکە فەرمانبەرە و لە گەرمیانەوە چۆتە سلێمانی بامبەستی کڕینی ئۆتۆمبیل. پاش ئەوەی ئۆتۆمبیلی دەست نەکەوتووە گەڕاوەتەوە بۆ گەرمیان و پارەکەی لە مارکێتەکەی نزیک گوندی بانیخێڵان لێ دەکەوێت و دواتر لە ڕێگەی تەلەفۆنەوە زانا پەیوەندی پێوە دەکات و پارەکەی بۆ دەگەڕێنێتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.